ئەمریکا BYD و علی بابا لە بۆرسەدا دەسڕێتەوە. وەزارەتی بەرگری ئەمریکا 188 کۆمپانیای دیکەی چینی خستە نێو لیستی ڕەشی سەربازیەوە. لە سەرۆی هەمویانەوە کۆمپانیاکانی BYD و علی بابا و بایدۆ. پنتاگۆن دەڵێت ئەم کۆمپانیایانە سەر بە سوپای چینن و لەمە دووە هیچ گرێبەستێکیان لەگەڵدا ناکەن. ئەمریکا لە ساڵی 2021ەوە ئەم لیستەی دروست کردووە و بە بەردەوامی ناوی ئەو کۆمپانیایانەی بۆ زیاد دەکات کە بە بڕوای ئەوان پەیوەندیان بە سوپای چینەوە هەیە و بەشداری لە پیشەسازی سەربازی و بەرگری وڵاتەکەدا دەکەن. پنتاگۆن سوپای چین تۆمەتبار دەکات بە کۆنتڕۆڵکردنی تەکنەلۆژیا نوێیەکان و ئامانجیشی لە ڕێگەی کۆمپانیا مەدەنیەکانەوە دەپێکێت. هەر لە علی بابا و ژیری دەستکردی بایدۆوە تاوەکو دەگات بە BYD گەورە کۆمپانیای بەرهەمهێنەری ئۆتۆمبیلی کارەبایی. ئەو کۆمپانیایانەی بەو تۆمەتە خراونەتە لیستە ڕەشەکەی ئەمریکاوە مەترسی ئەوەیان لەسرە لە بۆرسە و بازاڕداراییەکانی ئەمریکادا لا ببرن. پنتاگۆن داوایەکی لەو شێوەیەی کردووە و ڕاشیگەیاندووە هەرلایەن و کۆمپانیایەکی ئەمریکی مامەڵەیان لەگەڵدا بکات وەک ئەوە وایە هاوکاری چینیان کردبێت تاوەکو لە ڕووی سەربازیەوە بەهێزتر ببێت.